بەمەبەستی بە ئاگابوون لە ئیش و کارەکان و لا سەروبەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەوبار و دۆخە نەخوازراوەی لە ئێستادا دەگوزارێت لێپرسراوی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی چەند فەرمانگە و دام و دەستگایەکی خزمەتگوزاری حکومی کرد و پاڵپشتی خۆیانی بۆ دووپاتکردنەوە و هەوڵ و ماندووبوونیانی بەرز نرخاند. زۆر لە نزیکەوە ئاگامان لێ جەنابی قایم قام و لەگەڵ هەموو ئەو فەرمانگەکانی کە لەگەڵ جەنابی مەحافظ توانیویانە کاری زۆر باش بکەن، توانیویانە بەڕاستی پێشمەرگە ئاسا شەو بخەنە سەر ڕۆژ بۆ ئەوەی هەوڵی جدیان ناوە و جێگە دەستیشان دیارە لەوەی کەوا توانیان سنوورێک بۆ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشی و ئەم ڤایرۆسە دابنێن. وەفدەکەی مەڵبەند سەردانی فەرمانگەکانی کارەبا و قایمقامێتی سلێمانی و بەڕێوەبەرەتی کوشت و کاڵی سلێمانیان کرد و وێڕای سپاس و پێزانینیان لە پای ماندووبوونیان لە کارەکانیان چەپکە گوڵی ڕێز و وەفایان پێشکەش کردن. ئەمڕۆ جەنابیان سەردانیێمان کردووە لەم کات و زروفەیە کە کۆمەڵی قەیرانی زۆر کۆبووتەوە و بەدەست بەکاربوونیان کە یانێ ئێمە بەسەرکەنەوە ئاگان لە معانەتەکانی سێکتەری کارەبا بێ سوپاسیانەکەین. داواکارین لە مەڵبەند پێشنیار و تێڕوانین و پرۆژەی جوان بدەنە دام و دەستگاکانی حکوومەت بۆ ئەوەی ئێمەش چیمان پێ بکرێ بۆ خزمەتکردنی خەڵکی شارەکەمان بۆ جێبەجێکردنی ئەرکەکانمان باشترین شێوە ئەنجامی بین. بەسەرکردنەوەی خۆشحاڵمانەکە کە پێماوا بوو ئێمە جوندی مەزوولین و کەس ئاگای لێمان نییە، بەڵام دەرکەوت خەڵچەکە مراقبەی کردوین و ئەزانە کە ئێمە لە پێناو خزمەتکردنی کەرتەکەی خۆمانە ڕۆژانە بەبێ هیچ بەرامبەرێک هاتوین داوامی خۆمانەکەین. هەر لە میانەی سەردانەکەی وەفدی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی سەردانی هەریەکە لە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و بارەگای لیوای 104 سەربەهێزەکانی هەفتای پێشمەرگیان کرد. زانکۆی سلێمانی لەم کاتی پەتایی کۆرۆنای ڕۆڵێکی گرنگی هەبووە لە پاڵپشتیکردنی سنتەری تەندروستی کەرتی تەندروستی کە توانیمانە تا ڕادەیەک بەو شێوەی کارتوانین هاوکاریان بیندا چەند بوارێکە. ئەم سەردانانە جێگای دڵخۆشیە. ئێمە لیواکەمان لەم چەند مانگی ڕابردووە لە ناو شاری سلێمانی نیخشان بەشانی لیوای بەگری فریاکەوتن و ئاسایش و پۆلیس لە خزمەتی ئەم شارەیە بووین. لە دوای ئەنجامدانی کۆنگرەی نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستا و لە دوای قوڵبوونەوەی قەیرانەکانی هەرێمی کوردستان و عێراق یەکێتەکان بە یەک تیم لە سەر جەمسیەکتەرەکانی حکوومەت و ئۆرگانەکانی حیزب هەوڵەکانیان بۆ چارەسەرکردنی کێشەکان و باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و سەرکەوتن بەسەر قەیرانەکاندا چڕ کردووەتەوە. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.